جوانێ دەستیشم بڕیوە. I forgot how my hair looks good. کەمێکی دوو ڕاگرم بامووی نەچێت. دوای ئاواکی دەکەینەوە. ماوەیەکە باش دەرچێت. I don't know why. سلااوتان لێ بێگەلۆ هاوڕێیان ئەوڕۆ پێتان نیشان دەدەم کە چۆن قژەکانم فڕفڕاوی دەبێت. دیارە هێندێک لە هاوڕێیان پێیان جوان بوو، هێندێک لە هاوڕێیان بۆیان نووسی بووم کە دەیان هەیە بزانن داخوا چۆن ئاوای لێ دەکەم. ئێستا هەر وەک دەبینن لە حەمامی هاتوومە دەرێ قژەکانم دادێنم بەوەی. هەڵبەت ئەگەر زۆر تێک پاڵن ئەوەش دایدێنم جارجارە کە زۆر ئەزیەت نەبێت قژەکانم، بەڵام زۆر تێک نەهاڵا بوونەوە نۆرەی هەر بۆی ئەوەم بەکار نەبرد. دەنا سەرتاوای بەکار دەبم، دوای ئەوەی بەکار دەبم، دواتریش کە ئەوەم بەکار برد ئەو چکۆلەی بەکار دەبم. لە وەسەتێڕا دوو قاشی دەکەین گەری هەڵاڵنەوە. قژەکانی من کە تەسکە بۆیە بەو شانە چووکەش دادەهێنرێ دێنم دایدەهێنم بۆی کە هەموو مۆکان دانە بەدانە لە یەکتری جیا ببنەوە. ئیدی بەو شازە گەلی هەڤاڵنەوە دەبێت تۆزێک بە زوو هەموو شتەکان بکەین چونکە ئەو پێشەوەی قژەکانم زۆر وشک دەبنەوە ناوێت بێڵن ئەوە شازە بشک ببێتەوە. بۆ شازە کەمێکی تاڵ دەکەمەوە. چەند شتێکی دیکەش کە دەمەوێت پێتان بڵم، ئەو شامپۆیانەی کە بەکاریان دەهێنم شامپۆی نیتیڤ بەکاردەهێنم، هەروەها کندیشنەرەکەشم هەر نیتیڤە. بۆچی نیتیڤی بەکاردەهێنم گەلی هەواڵنەوە؟ چونگاتی نیتیڤ ئینگریدیەنسەکەی کۆڵێک نی، ئینگریدیەنسەکەی زۆر سیمپڵە. با تیپێکتان بدەمە گەلی هەواڵنەوە ئەگەر شتێکتان کرد شامپۆ بێ هەر شتێکی دیکە بێ for your skincare, for your hair, whatever product. تارە پشتەکەیکەن ئەگەر ئینگریدیەنسەکەی کۆڵێک ئینگریدیەنسیان تێکرد بێ بە وردی نووسراوێ بزانە شتی باشی تێدا نییە، چونکە پێویست ناکە هەموو شتی تێ بکرێ. Okay, next time تاوی دەکەن. ئێستا لە نیتیڤیدا زۆر کەمن ئینگریدیەنسەکەی 1 2 3 دەدان ئینگریدیەنسی هەیە 50 ئینگریدیەنسی بۆ دادنن. So that's why I choose native. باشە ئێوە گەرتوانیتان دەستان بە نیتیڤی ڕاگەیشت نیتیڤی بکڕن، ئەگەر هیچ دەستان بە نیتیڤی ڕانەگەیشت شامپۆیەکی بکڕن کە ئینگریدیەنسەکانی کەم بێ، واتە ئەو شتانێک کە بەکاریان بردوون دەوێتە زۆر نەبن. Okay, دەچین بۆ next step. Okay هاوڕێیان، یەکەم شت پێویستیمان بە ماچایە. ماچایەکەتان لە تەنیش خۆتان دانێن کەمێکی دوو ڕاگرن بامووی نەچێتێت. گەلی هەواڵنەوە چەند جارێکم تەرک کردەوە بەڕاستی چونکە هەتا ماچایەکەم دروست کرد تۆزێک وشک بووەوە. یەک پرۆداکت بەکاردەهێنم، یەک پرۆداکتی بەکاردەهێنم کە زۆر بۆ خۆم بەدڵما ئەو پرۆداکتی بەکاردەهێنم. نازانم بەڕاستی چۆن دەخوێننەوە، بەڵام it's curl cream. بۆ قژەکانی من بۆ هەموو قژەکانی من ئەوەندەی لێ دەدەم، بۆ هەموو قژەکانی من ئەوەندە بەسە باشە، چونکە زۆر کریمیە و قژەکانی منیش زۆر تەسکە. بەو شێوازە لە خوارەکەی دەدەم. بەڵام ئەگەر ئەوە قژەکانتان بۆ نمونە قژەکانتان پڕ بوو دڵنیایەوە زۆرتری لێدەن و دەبێت جوداشیکەنەوە ئێوە. ئەمن جوداکردنەوە شتی نایە قژەکانم، چون قژەکانم بەڕاستی تەسکە. تۆزێکیش قژەکانم وشک بوونەوە بەداخەوە. I'm not sure it's gonna turn out well. بەڵام ئاوە هەوڵ دەدەم لە هەموو شوێنێکی بدەم. زۆر لە سەرەکەی زۆر کە دەزانم دەستم هیچی پێوە نەماوە دەست بە سەرەکەی دادنم چونکە نامەوێت گریسی بێ، you know what I mean. Okay, بەڕاستی دەچم تۆزێکی تەڕ دەکەم کەس وشک بۆتەوە. هاتمەوە هاوڕێیان ئەو شانەشم هێنا هەرۆ دیارە تەڕم کردەوە زۆر بە جوانی. بە شانەکەی دایدێنم. ئەوەتانەوە بیرە لێرە چونکە قژەکانی من تەسکە
ئەو پێشەوەی قژەکانم ئەو شتە دەبێت زۆر پەن دەبێتەوە بەو شێوازە بۆ سەرەی دەبم کە جوان کڕڵەکان وە خۆیان بێنەوە بزانن کە کڕڵیە و هێرە ئەو لاش بە هەمان شێوە تۆزێکیش بە زەحمەتە چون ئاوێنم لەکن نییە ئیدی هەر ئاوا و خۆتان شتێکی دیکە هاوڕێیان کوانێ شتێکی دیکە ئەوەیە کە قژەکانی من بۆچی فژ نابناوە چونکە قژەکانی من تەسکن یەک دووش ئەوە چونکە کریمە تۆزێک قورسی ڕادەگرێت دەیهێنێتە خوارە قژەکانت بۆیە قژەکانت زۆر فژ نابێتەوە بەڵام ئەگەر ئێوە ئەو پرۆداکتتان بەکارهێنا و هەر فژ بۆ ئیدی I don't know what's the solution بەڵام قژەکانی من هەروە کوتم تەسکە بۆیە فژ نابێتەوە هاو بڵێم پێم خۆش بوو فژ بباوە تۆزێک گەورەتر ببایە but that's how it is چێ بە چیە لێرە باوەرن ئەو جارەی تۆزێکی ئاوا دەبمە پشتەوە لەو پشتەی ئاوای لێ دەکەین لەوام دەستەکێکی پێدا دێنی دوێ تۆزێک ماچای دەخۆینەوە That's how it works. That's how it works. I swear, ئەوەندە زۆر باش بووم لە دروستکردنی ماچایدا. دیارە ماوەیەک ماڵاوایم لە ماچای کرد بوو بەڵام دوێنێ دەستم بە خواردنەوەی ماچای کردەوە دیسان and I did a really good job with this one. ماچایەکی نوێم کڕیوە هەمیشە زۆر خۆشە. ئەگەر ویستتان بزانن چۆنم دروست کردووە comment below ڤیدیۆتان بۆ دروست دەکەم بە جوانی ماشەتان بۆ دروست دەکەم ئیدی هەر ئەوەندەیە گەلی هەواڵنەوە دەبێت ئاوا بێتەوە پێش دم و چاویشتان ئەم کێدەی جار ناجاریش ئاواکی دەکەین کە ئێرانەش وشک ببنەوە دوای ئاواکی دەکەینەوە شتێکی دیکەش گەلی هەواڵنەوە ئەگەر قژەکانتان لولە بەڵام وەڵ قژەکانی من لولێکی وانیە بەڵام ئەگەر قژەکانتان لولە and لولەکەی لە شوێنێکی ڕاستاپ دەبێت بۆ هۆکارەیە کە لەو شوێنەڕا قژەکانتان هێڵثی نەماون بۆیە ئەگەر بیبڕن باش دەبێت ئەوەی من تا ئێرەکانە ئەوەندەی قژەکانم هێڵثی نییە بەڵام بەڕاستی نەمەویست بیبڕم بەڵام چەند مانگ لەوەی پێشکە قژەکانم بڕی زۆر لە unhealthy قژەکانم ڕۆیشت that's why I can do it like this now بەڵام ئەگەر هیتی زۆر بەکاربهێنن of course قژەکانتان لولەکەی لەدەست دەچێت so ئەگاتان لە قژەکانتان بێ دواتر I'm gonna show you my hair بزانین دەخوا چی لێ دێت okay yeah هاوڕێیان قژەکانم وشک بوونەوە as you can see هەڵبەت تۆزێک پشتەکەی ماوە پشتەکەی زۆر بە جوانی وشک نەبووتەوە تۆزێکی ژێرەوە بەڵام overall سەرەکانی وشک بوونەوە زۆر جوان دەرچوو زۆر جوان دەرچوو ڕاستە هەمیشە بەدڵی خۆم دەرناچێ بە ئەو نۆری باش دەرچوو ماوەیە کە باش دەرچێ I don't know why پێما بێت چونکە لە مێژە هیتم لێ نەداوە بۆیە that might be or I'm using the right products پێستم بەباسی پێستم نەکەین ئەوڕۆ هاوڕێیان خۆمم ئامادە کردووە دەمهەوێ بڕۆمە دەرێ let me show you my fit wait ow my fit ئیدی دەمهەوێ بڕۆمە دەرەگەلی هەواڵنەوە کەشوو هەوایەکی زۆر گەرمە پاییز بەڕێوەیە بەڵام زۆر گەرمە و هەروەک دەبینن ئێستاش ئەم تێنینگ
دەستیشم بڕیوە دوو ڕۆژەوەی پێش دەستم زۆر بە ناقۆڵایی بڕی زۆر دەهێشا بەڵام دوو ڕۆژ بوو کە تاوم وەردەگرت هەستەکەم لێ دەکردەوەتە تاوێکەوە زۆر باشتر بووە ئێستا. The lesson of the day. تایە وەرگرن. تایە وەرگرن گەلی هەواڵنۆ. هەروەها ئەگەرتان لە خشەکانتان بێ don't use a lot of heat. Don't be like me. چونکە وزارەکانی پێشداکە زۆر هیتم بەکاردەهێنا. I forgot how my hair looked good. Like this. ئەگەر خشەکانیشان فش دەبێتەوە don't worry. چونکە جوانە. زۆر جوانە. زۆرم خۆش دەبێت.